بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی سۆراغی مێژوو بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا قسەمان لەسەر مێژووی ئیسلام کرد و قسەمان لەسەر مێژووی مسلمانان کرد و ئەو ڕوودا و بارودۆخانەی کە لەناو مێژوودا زۆرجار تەمومش لەسەر مێژوو دروستەکەن. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی سۆراغی مێژوودا قسە لەسەر قۆناغەکانی مێژووی ئیسلام بکەین. ئەو قۆناغانی کە مێژوویتیان نووسراوەتەوە و سەرچاوەکانی مێژووی ئیسلام. سەرەتای مێژووی ئیسلام بۆ هاتنی سروش بۆ پەیامبەری ئیسلام دەگەڕێتەوە درودی خوای لێبێ. ئایا ئەو سەرچاوانە چێن قسەیان لەسەر نووسینەوەی ئەم مێژووە کردووە؟ بە دیوێکی دیکەدا ئایا بۆچی مێژووی ئیسلام زۆر جار بە ئامانجەگیرێ؟ بە ئامانجگرتنی مێژووی ئیسلام ئایا لە ئەنجامی گەیشتنە بە کۆڕایەکی زانستی یاخود ئەمیش پۆلێن دەکرێت بە هەمان شێوە لە نێوان نووسەر و ڕۆژەڵات ناس و ئەو توێژەرانەی کە ئەیانەوەی قسە لەسەر مێژووی ئیسلامی بکەین. بە خۆشحاڵیەوە بەشی دووەمی بەرنامەکەشمان دیسان بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە بواری فکری ئیسلامی، مامۆستا ئیکرام کەریم توێژەر لە ئیسلام ناسی دووبارە بەخێر بێنەوە بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو. مامۆستا ئیکرام، ئەگەر ئێمە قسە لەسەر نووسینەوەی قۆناغەکانی مێژووی ئیسلام کەنیا بە شێوەیەکی گشتی و قۆناغانەی کە لە سەردەمی پەیامبەری ئیسلام درودی خوای لێبێ دواتر خولەفای ڕاشیدین، دواتر ئومەویەکان، عەباسیەکان، عوسمانیەکان و ئەو شوێنانەی تر هەندێ دەسەڵاتی ئیسلامی لە ناوچەکە دەسەڵاتی گەورە گەورە هەبوو، بۆمە دەسەڵاتێکی گەورە و دیار هەبوو لە سەردەمی ئەخیری عەباسیەکانە بە ناوی سەلجوقیەکان کە تورک بوون، دواتر دەوڵەتی عوسمانیان بەرهەمێنا و ئەمانیان وەکو باپیرانیان سەرچاویان گرت. ئایا مێژوو نووسینەوەی مێژووی ئیسلامیش بەپێی ئەم قۆناغانە ئەکرێ پۆلێن بەندی بۆ بکرێ یا دابەشبوونێکی دیاری هەیە لە ناو میتۆدی نووسینەوەی مێژووی ئیسلامیە؟ بسم الله الرحمن الرحیم. خۆی پۆلێن کراوە، ئەوانەی کە ئێستا لە تاریخا ئیشەکەن و لە مێژووە ئەنووسن و توێژینەوە ئەکەن و تەصنیف و تەبیبی مێژوو ئەکەن، ئەمەیان کردووە کەوا سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجیا تاریخێکی تایبەتی خۆیەتی و بە ناوی سیرەی نەبەوی یا بە ناوی ئەلمەغازی وەکو ئیمامی زاهەبی باسیەکە، ئەمە مەرحەلەیەکی تایبەتە لە تاریخی ئیسلامی. تاریخی خولەفایە عەسری ڕاشدین یا خولەفای ڕاشدین ئەمەش خۆی مەقتەعێکی ترە لە تاریخی ئیسلامی. دوای ئەوە تاریخی ئەمەویەکان کە لە حەزەتی مەعاویەوە دەست پێەکە بە سقوتی ئەخیر خەلیفەی ئەمەویەکان عەباسیەکان دەست پێەکە، دوای ئەوە لە ناو دەوڵەتی عەباسیە کە مەرحەلەی زەعفی توش بووە، سەلجوقیەکان سەر هەڵەدەن، ئەیوبیەکان سەر هەڵەدەن، دوای ئەوە ئیتر ئەم بیدایەتی دەوڵەتی عوسمانی سەر هەڵا. ئەمە یعنی ئەم تەبیبە هەر کراوە، هیچ مانعیش نییە لەوەی کە ئەم تەبیبە بکرێ بە پێی گۆڕانکاری سەردەمەکانیش هەر مەرحەلەیەک لەگەڵ بەشەر و لەگەڵ ئەو سەرزەمینی کە هەبوو ئەو کاتە ئەو ڕۆژگارە تەعاملی کردووە. لێرە نەوعی لە پێشکەوتن هەبووە، لەوێ نەوعێکە لە پێشکەوتنەوە، لێرە نەوعی لە ئینحرافە بووە، لەوێ نەوعی لە ئینحرافە بووە. لەبەرەوە وەکو دانانی ئەمە کە بۆ توێژینەوە دراسەکردنی تاریخ ئەوە خۆی کراوە و هیچ مانعیش نییە شتێکی شوارچەوەیەکی زانستی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵا یاخود ئێمە هەرڵین کراوە و نووسراوە کۆمەڵی خەڵک ئەمە بۆ چوونیانەوە هەندێک شتیروان و سیویانەتەوە وەکو سەرچاوەکان، یا ئەمە چوارچەوەیەکی زانستی هەیە کە ئەمە پۆلێنێکیە بێ؟ وڵای تر عەرزم کرد ئێمە کراوە، ینی لە ڕووی ینی وەک بڵێ ئەو میلەتە زاڵی کە لەنا ئەو مەقتەع تاریخیا هەبووە، یعنی عنسوری تورک زیاتر بووە، عنسوری کورد زیاتر بووە، عنسوری ئەو یعنی غاڵبتر بووە، بۆیە پێوتێت تاریخی ئەیوبیەکان، چونکە کورد لێ باسی زاڵت کرد، یعنی ئەتەوێ بڵێ زاڵ مێژووی نووسیوەتەوە؟ نا، زاڵ بە معنای عەدەت، بە معنای سوڵتە و زۆرینە، دەسەڵات و زۆرینە مێژووی نووسیوەتەوە. ئەی حتمما خۆ ینی تۆ ئەگەر بێتە سەر ئەحداسەکان سەرەکەی مناڵێکیش لە ناو تاریخی ئیسلامیە حوزوری هەیە، ئایلەیەک حوزوری هەیە، عەشرەتێک حوزوری هەیە، قەومێک حوزوری هەیە لە ناو تاریخی ئیسلامیە، ینی هەمویان وەک بڵێ بەشی داوام عەرزم کردی کە تاریخی ئیسلامی ساڵ بە ساڵ نووسراوەتەوە. مەسەلەیەکی وەکو ئیمامی زاهەبی کە تاریخ الئیسلامە نووسێ، یعنی 53 مجەڵەد تاریخی ئیسلامە نووسێ، حەدەسەکان ساڵ بە ساڵ باسەکە، ساڵی ئەمە ئەوە ڕوویە، حتا باسی هەنێ
ئەحداسی طبیعیەکەن کاڵێ لەم ساڵە مەسا بوو مەلەرزەیە لە فلان شوێنە بووە لافایە لە فلان شوێنە هین بوو لەبەرەوە بە تەفاسیل تاریخی ئیسلامی نووسرات و هەموو کەسی حزوری هەیە وەکو فەرد وەکو عایلە وەکو با بڵێن قەوم و عەشرەت و ئەوانە ئێتر ینی تەسنیفەکە کراوە مانوێ نەمانوێ شتێکی باش بەڵاسەکرد. دکتۆر ئەمە چوارچێوەیەکی عیلمی وەرەگەیان مامەڵەیەکی زانستی لەگەڵا کرێت ئەوەی مامەسا ئاماژەی پێکرد چکە ئەم ئاماژەی بەشتێک کرد لەوانەیە ئەندازەیە زۆرجان مەترسیدارە لەسەر نووسینەوەی مێژوو و پرسیار دروستەکە بەتایبەتی لە ناو مێژووی ئیسلاما کە بۆ نمونە ئەوەی کە ئەڵێ زاڵیا سەردەست با بڵێن دەسەڵاتی سەردەست ئەوە مێژووە نووسێتەوە. من وا تێگەشت لە مامۆستاکرام مەقسەدی زاڵ ئەوەیە مەسەلەن لە ئەیوبیەکانە بۆ ئەبرێ ئەیوبیەکان نەک لە بەرەوەی ئەیوبیەکان مێژویان نووسێتەوە لەسەر لەو سەردەمی عەباسەکانە ئەیوبیەکان باڵا دەست بوون لە سەردەمێکا بۆی هێکان باڵا دەست بوون ئەو لە ئەوترێت دەولەی بۆی هی یا سەلجوقیەکان باڵا دەست بوون من وابزانام مامۆستاکرام مەبەست ئەمەوا لە بەڵام من وەکو نووسینەوە کەسە لەسەر نووسینەوە لەسەر من ئاماژەکەم سجل خۆی ئەبێ بەڵێ ئەسوسی زانستی زۆری هەیە من بابێ مەسەر بۆ نمونە سیرە سیرەی پێغمبەر صلی الله علیه و سلم ئوسلوبی نووسینە سەرچاوەکانی سیرەی پێغمبەر جیاوازە لە سەرچاوەکانی سەردەمی ڕاشدین و ئەو جیاوازە لە سەردەمەکانی ئەمەیەکان و عەباسەکانوانە بۆ سیرەی پێغمبەر صلی الله علیه و سلم سەرچاوەکانی بریتین بە دەرجەیەکەم قورئانی پیرۆز هەندێک سەرچاوی پێوتێ سەرچاوی ئەسڵی هەندێ سەرچاوی پێوتە سەرچاوی تەکمیلی تەکمیلەکە لە مەسەلەن لە سەرچاو ئەسڵەکانە قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغمبەر صلی الله علیه و سلم سیرەی پێغمبەر صلی الله علیه و سلم ڕاستەوخۆ کە کتێبەکان لەسەر سیرە نووسراونەتەوە لە قورئانی پیرۆزە مەسەلەن لە قورئانی پیرۆزە ئەسباب نزول مەسەلەن ئاەتی ئەحکام مەسەلەن ئەمانە زۆرێکیان باسی و سەردەمەکەن هەر لە تاریخ لە قورئانە مثل قورئان باسی مثلا معركة بدرك باسی ئوحودەکە باسی خەندەقەکە باسی فەتحی مەکەکە باسی ئەحزابەکە بێ ئاماژەدان بە ساڵی ڕوودانەکەی بەڵام ڕووداوەکان باسەکە لە ڕووە نەفسی و لە ڕووە ئیجتماعی و لە ڕووە سیاسیەکەشەوە باسیەکەات ئەمە مەسەن سیرەی پێغەمبەر صلی حەدیثەکانی پێغەمبەر لە سەرچاوێکی گرنگن بۆ سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم اینجا ئەو کتێبانەی نووسراون کە پێوتێ کتوب الدەلائل والشەمائل یعنی ئەو کتێبانەی نووسراون لەسەر دەلائلی نبووەت بەڵگەکانی پێغەمبەرایەتی پێغەمبەر کتێبی زۆر لەو بابەتەوە نووسراوە کتێبەکانی شەمائلی پێغەمبەر شەمائل نەبەویە کە باسی سفاتەکانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم ئەمانە مەسادری ئەسڵی بوون و زۆر زوش دەستی پێکرد یعنی ئێستا هەر لە زەمانی تابعینەوە هەندێک کەس ئەوێ وا وێنەی تاریخی ئیسلامی بکات کە گوایە على ئەساس تاک و تەبەری و ئەوانە مدەونن کە هاتن تاریخیان نووسیوە تا و کاتە وەکۆی کە ئەو شتانە نەزانرا بێت و ئەمان هاتون نووسیوانەوتون نە مێژوو ئیسلامی یەک لە خصوصیات مێژوو ئیسلامی جارێ مەسەلەن سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەصحاب بۆ مناڵەکانیان گێڕاوەتەوە مەس من نمونەیەک بۆ مەسەیەکی لە سەحابەکانی بۆ لای حوزەیفەی کوڕی یەمان ئەڵێ تابعی بوو خۆزگە ئێمە ئەگەر فرای پێغەمبەر بکەوتینیان نەمانە هێشت بەر ئەرز بکەوێت حوزەیفە لەوێ نموزەیەکی واقعی بۆ گەڕێتەوە کە ڕووداوی شەڕی ئەحزابە کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەو لەو شەوە سەختە تەکلیف لە یەکی لە سەحابەکانە کە فەرمێ کامتانە چەند خەبەری قورێشمان بۆ بێنەوە یعنی ئەڵێ وەزعەکەونە سەختتر و بە تەفسیلی باسیەکە کە کەس نەوێرا بچێت و دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم بەمنی ئەمری بە من کرد بچم و تەفاسیل شتەکان ئەگێڕێتەوە لەبەرەوە ئەصحاب بۆ مناڵەکانیان ئەگێڕایەوە حتا سەحابی وایە فەرمێ چۆن ئاەتەکانی قورئانم فێری مناڵەکانم ئەکرد ئاوا سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مناڵەکانمەوە چونکە بە واجبیان نەزانی بە بەشێک لە دینیان نەزانی ئێمە قسەمان لەسەر نووسینەوەی مێژوو کرۆک و سجلۆک و تۆمار هەموو ئەمانە ئەچنە ئەو تۆمارەوە کە ناوەنرێ مێژوو طبعا ئەمە مهمترین ئەسالهینن با بڵێن سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دقیقترین تاریخ سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەی لە ڕواگەیەکی دینیەوە یعنی ئەگەر ئەوانی تر بەس مێژوو نووسان مهتەم بوون پێوەی سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم عولەما سەحابە تابعی هەموو وەکو دینێک چونکە زانین ویسویانە بزانن پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم چۆن ڕەفتاری کردووە چی کردووە هەر بێلەوەی کە تامەزرۆی ناسینی ژیانی پێغەمبەر بوون ویستویانە ئەحکامەکانیش بزانن بۆی اقتدای پێوە بکەن لە مەسادرە تەکمیلەکان مەسەلەن کتێبەکانی کتێبی ئەوانەیە کە تایبەت نییە بە سیرەوە مەسەلەن کتێبەکانی ئەدەب و شەعر و
کتێبەکانی ئەوانەی کە پێ دێت تراجم الرجال و کتێبی جغرافیای تاریخیمان هەیە کتوبەکانی فقه کتێبی ئەنساب و معاجم و ئەمانە هەمووی بە معاجمی لغە ئەمانە هەمووی بە مەسادری تەکمیلیدا ئەنرێ بۆ دراسی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە سیرەی قۆناغەکانی ترەگەر ئێمە لە سیرە بڵێنەوە معلومە بۆ بینەران کە سیرە تەصنیفاتێکی تیا کرد بەڵام ئەگە بێ قۆناغەکانی تر باسکەین جۆژە ئەو قۆناغانە بۆ نمونە کاتێک کە ئەو جەدەلانەی و ئەو بەریەکەوتنانەی لەناو مێژووی ئیسلامیە هەیە بۆ نمونە ئەگەر زۆر دوور نەڕێنۆک و لە بەشی یەکەمیش ئاماژەمان پێکرد دێن بۆن باز لە کێشەی نێوان ئیمامی عەلی و معاویە ئەکرێ و دواتر بۆن حەزەتی عایشە و شەڕی جەمەل شەڕی سەفین شەیدبوونی ئیمام حوسێن ئەمانە کۆمەڵی مەسادیری جیاواز لیانە گێڕێتەوە ئەمانە چۆن تەصنیف ئەکرێن لەناو مێژووی ئیسلامە ئەمانش وەکو پێم وتی ئەمانەش طبعا کۆمەڵێک دوای کۆمەڵێک ڕاوی ئەخبار پێیا بوون ئەمانە ئیشوکاریان گێڕانەوەی ڕوایات بوو هەندێکیان مەسەلەن کەسایەتی مەشهوریان تیا بووە هەندێکیان زۆر مەشهور نەبووە وەکو واقدی وەکو سەیف بن عومەر و وەکو ئەبی یەحیا مەخنەف بن لوط و کۆمەڵێکی تر ئەگەر من ناوکان سە لە بەردەستمە کۆمەڵە ناوێکی زۆر زۆرن ڕەنگە بەرنامەکە بۆ هین دەکە هەر لە زمانی تابعەکانەوە دەستیان ئەتر ئەوانەی کە معایشەی ئەوانەی سەردەمی چونکە ماموو لە سەردەمی سەحابە و تابعینە ڕوویدا خولەفای ڕاشدین ئەوانەش هەمویان گێڕایەنەوە بۆ نەوەی دوای خۆیان نەوە دوایەوە گێڕایەنەوە لە دروستی ئەلمی و با بڵێن لە محازرات و لە شتەکانە باسییان کردو چکە پند و دەرسیان لێوەرگرتووە و استفادیان لێکردو لە ڕووی شەرعیەوە حتا خولەفا هەڵسوکەوتی خولەفای ڕاشدین ئەبوبەکر عومەر ڕزای خوا لەبێ عومەر عوسمان عەلی ئیمام شافعی فەرمێ لەولا عەلی لەما عولم حکم البغات یعنی ئەگەر عەلی نەبووایە بە خەلیفە ئەو 5 ساڵە ئێمە نەمانزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە بکەین کە خروجەکەن لەسەر خەلیفە ئەوانەی کە بەغی ئەکەن ئەوانەی کە لەبەرەوە عهدی خولەفای ڕاشدینیش بە هەمان شێوە لەبەروی ئومەی ئیسلامی ئەو عهدەشی بەرزترین عهدی موسڵمانە زانیوە بە هەمان شێوە ئەو عهدە بە کورتی مەوەسا یعنی ئەگەر ئێمە پرسیار لەسەرەوە بکەین بڵێن ئایا ئەوانەشی کە ئەو مێژوۆیان نووسیوەتەوە هەموو بچینەوە سەر مەسەلەی وەکو بەشی یەکەم باسیش کرا ناسینی شەخصەکان کە لە ناو ڕووداوەکە بوون دیسان ئەوەش بۆ پێوەرە هەڵە ئەپێوینەوە چۆن ینی ئەوەی کە لە ڕێگەی شخصەکانەوە ڕاویەکانەوە یا ئەوەی ئاگانەوە یا کارکتەرێک بوون نزیک بوون لە ڕووداوەکانەوە دیسان ئەوە شەچینەوە زانستی شخصناسی ئەو قسە لەسەرەوەکەین طبعا بۆ هەموو بورگەکانی مێژوو ڕاستێکەکەی حتا بۆ سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار ڕووداوە کڕوەدا لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مثلا بۆ نمونە زەواجی پێغەمبەر لە زەینەب خۆمە شتێکە لە سیرەی پێغەمبەرە هەیە و قورئانیش ئاماژەی پێدا لەگەڵ ئەو شائبینی هەندێک ڕیوایەت هەیە ڕیوایەتەکان لەگەڵ ڕوحی قورئانە ناگونجێ لەگەڵ ئاەتەکان ناگونجێت و لەگەڵ شخصیەتی پێغەمبەر و لەگەڵ مەعسوومیەتی پێغەمبەر و کەسایەتی پێغەمبەر پرسیارێکی لەو جۆرە بەس کاک ئیکرام تا چەند ئەوەی کە ئێمە باسمان کرد جیاوازی ئەو سەرچاوە مێژوویانە ئەگەر لە دوای سیرەشەوە باسی بکەین کە مێژووی ئیسلام باسەکەنەوە دیسان جارێکتر تا چەند ئەمانە ڕێگە خۆشکردن بۆ ئەوی کە ئەوەی ئەوترێت بە ئامانجگرتنی مێژووی ئیسلامی یا قسەکردن لەسەر مێژووی ئیسلامی یا ئەوەی ئەندازەیەک تەوەرێکی بەرنامەکەی پێشووترمان دابین کرد بۆەوەی کە قسەمان لەسەر ئەوە کرد کە پێوتێ لە کەدارکردنی مێژوو یا مێژووی شمشێر مێژووی تاریک مێژووی خوێن مێژووی داگیرکردن یعنی تا چەند ئەم سەرچاوانە ڕێگە خۆشکردن بوون بۆ بە ئامانجگرتنی ئەم تاریخە ئەوەی کە نووسراوەتەوە ینی ئەرز دەکەم ینی هەنێکی ڕەبتی بە تاریخ و ئەحداسەکان و بە شەرەکانەوە هەیە ئیشتیهاداتیان هەنێکشی ڕەبتی بە فکرەکەەوە هەیە و بە ئیشتیهاداتی عولەماوە هەیە خۆ ئەو کەسانێکەوە ڕەخناگرن لە تاریخی ئیسلامی ڕەخنە لە هەردوو مەیدانەکە ئەگرن یەن ڕەخنە لە فکر و ئیشتیهادات و با بڵێن مەنزومە قانونیەکەی ئیسلام ئەگرن لەم لاشەوە یەن ڕەخنە لە تاریخ و ڕیجالاتی ئیسلام و ئەحداس و شتانێک کە کردێتی یعنی ئەو مەسادرانە کە نووسراوە فعلەن تۆ هەنێ مەسادر هەیە کە لەسەر فکری ئیسلامی نووسراوەتەوە دەربارەی ئەحادیث و دەربارەی فقی ئیسلامی و دەربارەی تاریخی عولەما و ئیشتیهاداتی عولەما و سەروەی و کەلتورێکە عولەما جیانێڵاوە ئەوە یعنی هەنێ شەخەڵی تێکەوتووە بە تاکید ڕیوایەتی وامانەیە ئەگەر یعنی عولەما چارەسەری نەکەن بڵێ
ئیسلام لەناوە بە یا مەسەلەن هەنێ ڕواەتی تاریخیمان هەیە لە مەدانەوە سیرەکە یەک مەقطعی گەورە لە تاریخی ئیسلامی ئەسرێتەوە مافی چارەسەرکردن مافی چارەکە ئەمە عولەما هەموو عالمێک و زانایەک و خوێنەوارێ لە سەردەمی خۆیان ئەرکی سەرشانێتی کە هەڵسێ ئەم پەرژینە دروست بکە یا ئەمە عایرانە دابنێ کاتی خۆی عولەما هەڵساون مەسا بۆ نمونە کە دوژمنان سەیران کرد ئیسلام بەردەوام لە گەشایە یەهود و ئەو هێزانە نارانەی کە لە کاتی خۆیان هەبوون هەڵسان چیان کرد ئەحادیسی مەوزوعیان داێنە پێغەمبەر واڵێ پێغەمبەر واڵێ پێغەمبەر یعنی سەیرەکەی ئاشتی کۆمەڵایەتی و هەزەیەکیان خستە ناو مجتەماعەکە مەسا حەدیثیان کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم يظهر في أمتي رجل أشد على أمتي من إبليس يسمى محمد ابن إدريس يعني كسل أمتي من أدرى كوي خراب ترى للشيطان بو أمتك من كناي محمد كل إدريس كشافعيك أم يعني دروس كردني أحاديث بدمي بيان صاصم بدمي صحابة وبدمي خلقاني وقضية بو علماء هلسان بداناني كومال بيور يكي لو أنا يعني تو ببوراتەوە بڵێ یعنی ئەمە سەرچاوە ئەم خولقێنەری بەرەمی موساوت و یعنی خەڵک هەڵساوە ینی حریز بۆ لەسەر ئەوەی ڕوویە سەرچاوان و کەمەوە لە ناو مێژووی ئیسلامی بەتاکید کتوبی زۆر هەیە لە حادیث ئەوەی کە لە سەرچاوەکانان نووسراوە تۆ ئاماژەت بە شتێک کرد و دوو دیوە دیوێکی ڕەخنە لە شەخص و کارەکتەرەکان گیرەوە ئایا بە ڕەخنەگرتن لە کارەکتەرەکان ڕەخنەگرتن لە کارەکتەرەکان بە دیوە پۆزیتیڤەکەیە حاڵەتێکی مەشروعە لە ناو مێژووی ئیسلامیە یاخود حاڵەتێکە ئەویش نابێت دەستی بۆ ببرێت نەخێر ناشتیوان نییە یعنی غیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو شخص غیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوار ئەوە لە ئەبوو بەکرەوە ئەکرێ ئینسان ڕەخنە شایستی ڕەخنەشن ابن حەجەری عەسقەلانی لە فتح الباریە باسی حادیسەیەکە کەوا هەنێ شتەیە لە ئەبوو بەکر ڕوویەوە مەسا بۆ نمونە پیامبەر صلی الله عليه وسلم ئەرزێک دابەشەکە لە بینی ئەو سەحابەیەکە دەی ئەبوو بەکر لە ئەسنای قسەکردنا شتێ لە دەمیەتە دەرەوە سەحابەکە بریندارە بێ پێی ئەبوو بەکر خێرا داوا کاڵێ هێنکە هەڵا قسەکەم پێ بڵێ و قسەم پێوتی تا ئەچنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قسە ئەو ئامادەنیە قسەکە بڵێتەوە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ عەفوی کاڵێ من عەفوی ئەەکەم هەر عەفوم کردو لەوە پێش ابن حەجەرە فەرمێ ئەمە دلیل لەسەر هەموو کەسێ هەڵا ئەکا حتا ئەبوو بەکریش حتا ئەبوو بەکری لەبەرەوە بەڵام ناکرێت لە خلالی مووقیفێ یا دوانیاسیان و سەیری زەلامێ بکەیت ڕەفزیکەی یا قبولی بکەیت ئەبێت لە خلالی هەموو حیاتی ئەو کەسەوە سیر بکەیت یا لە مەسا بڵێن ئەیوبەکان خۆ غەڵەت هەبووە لەسەریان ئیبن الئەثیر کە خۆی معاصری سەلاح الدین بووە دنیای ڕەخنە لە سەلاح الدین ئەگرێ بەس ئایا ئەو ڕەخنانە قابلەوەی کە تۆ سیرەی سەلاح الدین گشتی حەزف بکەیت بەڵام ئەویش بۆ پاسەوانە لە بنەماڵی ئەتابەکیەکانەوە نزیک بووە یانیش بۆ خۆی بە هەر حاڵ یعنی بە هەر حاڵ خۆ پاساوێکی ئەگەر سەلاح الدین مێژووەکە مەسا ئەبوو بەکر عومەر مەقاطیع تاریخیان گشتی بگری بۆ مەسا ئەو تێ تاریخی ئەیوبیەکان چونکە ئەمە نەیان خزمەت پێشکەش کردووە ئەمە نایان خزمەت پێشکەش ئەگەر یەکیشان شتێکی کردبێ ئەوە وەگوڵێ ئەڵێ ئەمانە هەموو مەدفوعن دەشەواژەیەکی گرنگ و بیرخستمەوە توێژەرێک لە شوێنێکە باسیەوە کاڵێ شتێک نییە بە ناوی مێژووی ئیسلامی و هەچە نەمە وایە لە سەرەتای بەرنامەکە بچیناتە ناوم ئەمە وەکو بیدایەتێک بەڵکو هەمووی بە ناوی بنەماڵەوەی نەکانەوە ئای بە ناوی تاریخی ئیسلامی و شتێنیە خولەفای ڕاشیدین ئومەویە عەباسیە عوسمانیە ئەخشیدیە سەلجوقیە نازام ئەیوبیە هەموو تاوایەمانە بە ناوی بنەماڵە یەک کەسە یەکەمە دیارەکانەوە کە مؤسیس بوون لە ناو دروستکردنی ئەو تاریخەیە ئەو سولالەیە کە بە دوای یەکاتون دەسەڵاتیان گرتۆ دەست ڕای ئێوە حەزەکەم هەردووکتان ڕاتان وەربگرم لەسەرەوەی شتێک ئەشتی وا هەیە شتێک نییە بە ناوی مێژووی ئیسلامەوە یا مێژووی ئیسلامیەوە یعنی لە زانانی ئیسلامیش ئەو قسە ئەکەن کەوا ئەمە یەکی لەوانە محەممەد خزری بەک ئەڵێ ئەم تاریخە تاریخی شعوبی ئیسلامیە تاریخی ملوکی ئیسلامیە تاريخي إسلامي كارل بروكلمان لكتابك هناوي تاريخ الشعوب الإسلامية يعني تقريبا أو شهر حتى كتابك هنا محاضرات في تاريخ الأمم والشعوب الإسلامية نيوت محاضرات لتاريخ إسلامية هيج مانع أن يخو خوي تاريخ شو دروسك بشر دروسك بشر كان يشتغل بنمالا بنمالا وأشخاص وناويان هي أي بديوي ترادي وكي دومي دروس تاريخ إسلامي آخر تاريخي مسلمانانا بوي حتى محمد خزر جدل هي أصلي كي لنيوان تاريخي إسلامي وتاريخي مسلمان أو عليه إما تأسات تاريخي شعوبي إسلامي نسراوته
یا تاریخی ملوکی ئیسلامی نووسراوەتەوە. مەفروزە تاریخی ئیسلامی بەو مەعنا ئیسلام لە بۆ پێشخستنی عیلم چی کردووە، بۆ دامەزرانی حەزارە چی کردووە، بۆ ڕزگارکردنی ئازادیکردنێکی ترە، بۆ ئەمانە چی کرد. دەخۆ هەر ئیمامی زەهەبی یعنی تقریبا نزیکی 40 نوع تاریخ باسەکە، 40 نوع تصنیفاتەکە بۆ تاریخ، یعنی تاریخی شعوب و تاریخی علەما و تاریخی هونەرمەندان و تاریخی حتا گۆرانی بێژان و تاریخ، یعنی هەمووی باسکاڵی ئەمانە غائبن لە ناو تاریخی ئیسلامیە تیشک زۆر نەخرا. حەقی وەڵامەکەی پێشووی نەخواردیت، ئەگەر نەیخواردەوە من ناوبڕێک وەربگرم و بینەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتە. جارێکی تر سەڵاو. هیچ مابوو لە وەڵامی ئەو پرسیارەی پێشوویە بچمە لای دکتۆر کەریم ئەمەوێ ئەویش ڕێی ئەویش هەبێ لەسەر ئەو مەسەلەی تاریخی ئیسلامی و محەممەد خزری بەگوتی تاریخی شعوبی ئیسلامی. ئێمە هەر مەسەن لە ناو تاریخی ئیسلامیە تاریخی دامەزراندنی با بڵێن ڕێکخراوە مەدەنیەکانمان هەیە لە ناو مجتەمەعی ئیسلامیە کە یەکێکی وەکو مستەفا سیباعی بەڕەحمەت بێیاخوا لە کتێبی ڕەوائع من حەضارەتینا یا ڕەوائع الحەضارە الئیسلامیە ئەفەرمێ لە ناو تاریخی ئیسلامیە ئەمە سوڵتەی سیاسی هەبووە، لەولا علەما هەبوون کە تەشریع و قوانینیان داناوە بۆ مجتەمەعەکە، لەم لاشەوە دەسەڵاتێکی گەورەی تر هەبوو کە دەسەڵاتی مجتەمەعی مەدەنی بوون، دەسەڵاتی ئەو ڕێکخراوانە بوون کە سەر بە حکومەت نەبوون، باسی چل ڕێکخراو ئەکات، یعنی ڕێکخراوی وا هەبووە دانراوە خانەی تایبەتی دانا و نسری تایبەتی بۆ براوەتەوە کە بەس بۆ ئافرەتانەی کە لەگەڵ مێردەکانیانە یا لەگەڵ ماڵی باوکیانە عاجزیەک شتێکیان لە ڕوئەدا تیمێکی تایبەتی ینی و بڵێ شارەزا و زانا و پاک لەم خانانە سەرپەرشتی مانایان کردووە، هەم قەناعەتیان بۆ دروست کردوونەوە، هەم پەروەردەیان کردو، هەم ئاشتیان کردوونەوە لەگەڵ ماڵی خۆیان. بەڵێ مەسەڵە یەکێک بووە لەو ڕێکخراوە. بەڵێ دکتۆر کەریم ئەمێ ڕای جەنابیشی بزانم لەسەر مەسەلەی مێژووی ئیسلام، ئەوەی کە لە مێژووی ئیسلام ئەو تێ مێژووی ئیسلامی یا ئیسلام کە هەبووە هەندێک ڕایان وایە شتیوان نییە، هەر دەسەڵاتدارەکانە وەکو نمونێژ مامۆستا پشگیری کردوتی ئەو نووسەرە محەممەد خزری بەک لە تاریخی محازەراتی ئیسلامە بێگومان کتێبەکانیشی محاضرات هيئة كتابي رسم محاضرات في الدولة الأموية، محاضرات في الدولة العباسية، محاضرات في الدولة العثمانية، يعني أمانة هم بشيء ولا شو بناء وكان خوانوا ئێمە چۆنەکرێ ینی ئەم دووشتە لە یەکتری جیاب بکەینەوە بیانێنی نەدەرەوە، یا ئایا تاریخی ئیسلامیەکە فراوانتر لە سەرمی وەکو ماوەسا ئاماژەی پێکرد تەواوی حەزارەتی ئیسلامیش ئەوەی لە حەزارە هەیە پێوتی حەزارەی ئیسلامی و بەرهەماتووە، هەموو ئەمانە پیانەوە تێ مێژووی ئیسلام و لەناو کەلتور و لەناو ترادیسیۆنی ئیسلامیە بەرهەمات و دوجار ناوی مێژوەکەی لێنراوە، یاخود ئەمانە پێویستیان جارێکتر بە جیاکردنەوە و وردکردنەوە و پۆلێنکردنێکی تازایە. خۆی گومانیتیانی ینی ئەوەی کە زیاتر بارزە مێژووی سیاسی ئیسلامە، مێژووی ملوکی ئیسلامە بۆیە ینی کە ناونرا ئەوانی کە حکمیان کردووە بە ناوی ئەوانەوە بووە، بەڵام عهدی ئەو پۆلێنکردنە شتێکی باشە چونکە سەردەمی هەرێکێکیان تایبەتمەندێتی خۆی هەیە، ئەم پۆلێنکردنە معنای ئەوە نییە کەمە مێژووی ئیسلام نەبووە، ئەمە لەو سەردەما مەسەلەن ئەو عایلێ یا ئەو تایفێ حکمیان کردووە، حکمی عالەمی ئیسلامیان کردووە، بەڵام دەستورەکە ئیسلام بووە، نظامی عام ئیسلام بووە، نظامی اجتماعی ئیسلام بووە، بەس ئەمانە ئەم عایلەیە یا ئەم قەومە یا ئەم هینە ئەوان قیادەی شتەکەیان کردووە، لەبەرەوە تەناقوزێک نییە لەبێ بەعکس ئەمە ئاسانکاریەکە بۆ ئێمە مەسەن بۆ جیاکردنەوەی سەردەمەکان لێکردن هەموو ئەوانە لە ژێر شەتری مێژووی ئیسلاما کۆیان هەمووی وا حساب بکرێ. ئێسمە ئەگەر بەراورد بکەن لە بینی عوسمانیەکان و ئەم سەردەمی ئێستا ئەمە سەردەمێکە ناتوانانی نایبنی مێژووی سیاسی ئیسلام چونکە یا مێژووی دەوڵەتی ئیسلامی چونکە ئێستا ئەلمانێت حکومەکات، لەبەرەوە اینجا مامۆستاکرایش فەرمووی ینی مێژووی ئیسلام ڕاستە بایەخی سەرەکی بە مێژوو سیاسەکەی دراوە، بەڵام ئێمە معنایەوە نییە کە بوارەکانی تری نەنووسراونەتەوە، ئێستا بڕۆ طبقات الفقهاء هەیە، طبقاتی شوعرات هەیە، کتێبی ئەلئەغانی مەسەن کتێبێکی ئەدەبیە باسی تقریبا باسی مێژووی ئەدەب و فەن و گۆران و هونەر و ئەو جۆرە شتانەیە کە لە مجتەمەعاتی ئیسلامیە طبقەی ینی ئەمانە هەموو بوارەکان نووسراونەتەوە فعلەن یانی ئێستا
ئێمە کتێبی زۆرمان بەداخۆیان کتێبی زۆرمان فەوتاوە لە ئەندەلوس بە یعنی ئێستا مەسەن لە زال هەر باسەکرێت فەرهەستی ابن نەدیم کە وەکو باسە کتێبێکی زۆر گەورە بووە بەڵام تیاچووە یا کتێبێ ئەو کتێبانەی کە مەغۆلەکان لە بەغا سوتاندویانە یعنی ئەڵەن دجلە شین بوو بووە لە ڕەنگی کتێبە ئێمە توراسی زۆرمان لە ناوچوانی لەبەرەوە بوارەکانی مێژووی بەڵامەکە دوور نەکەوینەوە لە تەوەری سەرەکی بەرنامەکە تۆ لە پرسیاری پێشووتر ویستی باسی هەندێک ڕوودا و بکەیت لە ناو مێژووی ئیسلامیە کە هەر تەنانەت لەم ڕوانگەیەوە کە ئەمیش لەم تێکەڵکردنەوە سەرچاوی گرتووە لە مێژووی ئیسلام و مێژووی مسلمانانەوە تاریخی شعوبی ئیسلامی بە هەمان شێوە یعنی بە جۆرێ لە جۆرەکان وەرەقەکان تێکەڵ کراوە و ئەو ڕووداوانەی کە لە ناو مێژووی ئیسلامان ڕویان داوە ئەوەی کە پێوتێ پێوەنان یا زیادەڕەوەی یا جۆرێک لە شێواندن ئەمانە بووە یعنی ئەم ڕووداوانە سەرەتا و بیرۆکەی سەرچاوەگرتنی شێوانی ئەم ڕووداوانە لە چیەوە بۆ نمونە ئێمە ئەو ڕووداوانی کە هەمانە لە مێژووی ئیسلامیە کامانە زۆر ڕوودا و گەلێکی سەختن یا زەقن کە زۆر جار قسە واکە کە ئینسانێکیش ئەگە مسلمانێکیش تۆزێ سادە بێ لە کەلتور و ترادیسیۆنی ئیسلامی تێنەگەشویەوە قوڵ نەبوو بێتەوە بە ڕەگی مێژووی ئیسلامیا و شارەزایەکی نەبێ لەوانەیە بکێتە ژێر ئەو هەژمون و کاریگەریەوە من ئەگومانی تیانە گەورەترین بوارێک کە تەشویهی تیاکراوە شێواندنی تیاکراوە بواری مێژووە بۆچی چووکە شێواندنی مێژوو تر مزداقەتی مەنهەجەکە ناهێڵێت ئەوانەی کە هاتوون مێژویان شێواندۆ بە مەبەست شێواندویانە فعلەن ینی لە ئێستا مەسەلەن لەسەر دەستی مستەشقەکان بە ئەحتماد لەسەر چی بە پشتبەستن بە هەندێک لەو ڕێواتانەی کە عولەمای ئیسلام خۆی یا مؤرخەکان باسییان کردووە ئەمان هاتوون منهەجێکی وەکو کاکران پێشتر ئاماژەی پێدا منهەجێکی ئاوەژوو کراو یعنی هاتوون مەسە ئەتمادیان گەڕاون کە وەکو محققێک وەکو باحسێکی ئەکادیمی بێلایەن دراسی مێژووی ئیسلامیان نەکردووە هاتوون مەسەلەن اینجا ئەمەیەک نمونە چیت لە بەردەسایە من ئەمەوێ قسەی لەسەر هەندێک نمونە بکەین نمونە زۆرە مەسەلەن سەقفەی بەنی ساعیدە مەسەلەن کە یەکەم دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هینە بێت کە پیامبەر وفاتەکە و سەحابە ئەو بەکرە لە بژێرن مستەشقەکان و حتا با بڵێن تایفەیەک لە مسلمانانیش وای وێناکەن کەمە ململانەیەکی زۆر سەخت بووە لەسەر سوڵتە و بۆ خۆی ویست و حبی دنیا بوو و مەسلەی دینداری نەبوو ئەو شتانە نەبووە دەیبێنەمە سەقیفەی بەنی ساعیدە گەشتترین خاڵت بەناوچەوانی مێژووی ئیسلامەوە دیارترین خاڵی کامەیەگە بۆ بینەران ڕوونی لە پیامبەر صلی الله علیه و سلم وفات دەکات لە ماوەیەکی قیاسیە خەلیفە هەڵەبژێردرێت يعني وەکو عەرەبی لە تەستەتب الأمور مەسەلا هەموو بەیعەت دەدەن ڕۆژی دووەم بەیعەت بە ئەبوبەکر ئەدرێت ڕۆژی دوای ئەوە پیامبەر صلی الله علیه و سلم ئەنێژێت و ڕۆژی دوای ئەبوبەکر دانشێتر یەکسەر هین دەست پێکات و وەکو خەلیفە ڕەفتارەکات و مسلمانان هەموو ئەمە نمونەیە چیتر ئەوانەی کە جەناب ئەتەوێ بۆ باسی لەوە کرد کاتێ ئاماژە بە هەندێک نمونە بکەی کە لەناو تاریخی ئیسلامیە شێوێنراوە ئەوە سەقیفەی بەنی ساعیدە بوو مەسئلەی هین با بڵێن شەڕی بەینی معاویە و عەلی ڕەزای خوان لێبێ شەڕی بەینی عایشە و عەلی ڕەزای خوان لێبێ مثلا کوشتنی شەیدبوونی حوسێن لە کەربەلا ڕزای خوای لێبێ یعنی زۆر تر بە مێژوە بێرە خوارەوە ئەلەو ئینانی زۆر تێدایە هەوڵیاندا چەند جێکەوتیان بەجێ هێشتووە لەسەر شێواندنی ئەو مێژووە ئایا ئەمەی کە جەناب و باس کرد هەندێک لە مسلمانانیش تەنانە سەقفەی بەنی ساعیدە باس کرد کە تێکەوتون لەوانەیە نەیانتوانی وەکو پێویست ئەو ڕوودا و حەدەسە بگوازنەوە و لە فترەیەکی و سەقفێکی زەمەنی دیاریکراوە مسلمانان دوای وفاتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەبێ ئەتوانن نوێنەری خۆیان بۆ کای سیاسی و ئیدارە و بەڕێوەبردنی دەوڵەت دەستی شار بکەن تۆر بۆ نضج و پێگەشتنی مجتەمەعی پیامبەر صلی الله علیه و سلم بەراورد بکە لەگەڵ ئێستای کوردستانە لەسەر پۆست سەرۆکاتی تا ئێستا یەکلای نابێتەوە لە عێراق کە مالکی هین بوو لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی چەندی خایەن تاکو دووەلی ئەقلیمی و ئەملاولاتی هین بوون من نمونەیەک بۆ باسەکەم لە کاریگەری ئیمان و کاریگەری عەقیدە لە تەنانەت لە سەختترین ڕۆژەکانی مێژووی ئیسلامە شەڕی بینی
علی و عایشە ڕزای خوان لێبێ لە ئەسنای شەڕەکە علی طبعا علی و زوبەیری کوڕ عەوام کە زوبەیر لە پاڵ عایشە بوو طبعا ئەمەی شەڕی عایشە طبعا دروستی زۆری تێدایە جارێ یعنی ئافرەتێک عایشە طبعا شێواندنی مێژووی عایشە ڕزای خوای لێبێ یعنی خۆزان کتێبەکەیە لەسەر عایشە کۆرت فشەر نووسوێتی بەناوی سەرەتاکانی ئیسلام مێژ خۆی کابراکی ئەڵمانیە بە ناوی عایشە ژنە خۆشەویستەکەی محەممەد دوای ذەبیحوڵای مەنسووری هاتووە کردوێتە فارسی ئەو دڵی نایهێنا بڵێ عایشە ژنە خۆشەویستەکەی محەممەد ئەو چی کردوڵێ عایشە بعد فەوتی پەیامبەر يعني عایشە دوای وفاتی پێغەمبەر حەمە سەعید هاتووە کردوێتە کوردی تەشویهێکی لە عنوانەکە کردووە گەڕانەوەیەک بۆ سەرەتاکانی ئیسلام ئەلمە گەڕانەوە بۆ سەرەتاکانی يعني هەر دیارە کە ئەم عنوانە بەناو ئەو کتێبا تەطبیق نابێت چونکە تۆ باسی گەڕانە بۆ سەرەتاکانی ئیسلام کە بێ باسی یەکەم ڕۆژی بەعسەتی پێغەمبەر بکەی صلی الله علیه و سلم لەو ڕۆژە دەست پێ بکەین نەک لەو ڕۆژەی کە زمینەی پێشتر مەسەن باسی عایشە کرێت کە ڕۆڵێکی وای ئەدەنێ کە هەر لە یەکەم ڕۆژەوە کەشوی کردوێت پێغەمبەر بەسەم فکرێتەوە وکەم ڕۆڵێکی زۆری بینی ئەلمەنەوە عایشە ڕزای خوای لێبێ ڕۆڵی عایشە لە دوای وەختی وفاتی پێغەمبەر ڕۆڵێکی فقهی بوو ڕۆڵێکی علمی بوو تا وفاتی عوسمان تا شەهیدکردنی عوسمان لە شەهیدکردنی عوسمان و ڕۆڵی سیاسی عایشە دەست پێکا بەینەما ناحەزانیان چیەکەن ئەیانێ وای نیشان بن کە عایشە لە پشتی هەڵبژاردننی ئەبوو بەکرەوە بۆ و عایشە لە پشتی هەڵبژاردننی عومەرە بۆ و عایشە نێشتووە کێکی لێ بکرێت و ئەلمەنەنەوە عایشە کەسایەتێکی علمی زۆر گەورە بووە و عایشە ڕزای خوای لێبێ بۆمانە سەلمێنەیەکی عایشە بۆمانە سەلمێنە کە ئافرەت بۆیە قیادەی جێش بکات و کیباری سەحابە بێ ئەوەی ئاعتراز لەسەرەوە بگرن لە زژێر بۆ ئەم لایەنە ئیجابیانەی ئێمە ناخوێنینەوە ئەچین لایەنە سلبەکەی خوێنەوە یەک خاڵێکی تریش ئەگەر وەختی کایکرامە بم لە گەرمەی شەڕەکە عەلی بە زوبەیر ئەڵێ یا زوبەیر کە پورزا و خاڵۆزا بوون لەبیرتە ڕۆژەکەی لە خزمەتی پێغەمبەرە وتت پێغەمبەر فەرمووی یا زوبەیر تۆ شەڕێ لەگەڵ عەلیاکەیت و تۆ ستەمکاری وتی وەڵڵاهی بیرم چوو بوو ئێستا بیرم کەوتەوە یەکسەر لەحزەیەکە یەکسەر زوبەیر ئەتر بێ ئەوەی هیچ شتێک لێک باتەوە بڵێ من ئەم جێشە نیوەی ئەم جێشە لەسەر سیقە بە من هاتووە ئێمە لە گەرمەی شەڕین بن چی جوابی خەڵکی بەمەوە چی بڵێم چی بە کەسکاری کوژاوەکان بڵێم یەکسەر بێ هیچ حتا پیان وتیان یا زوبەیر ئەی تۆ چی جوابی خەڵکیت تۆ فەرمووی من بۆم دەرکەوت هەڵم لەو لەحزا یەکسەر کە بۆی دەرکەوتەڵە ئاعتزالی جێشەکەی کرد و چووە گۆشەیەک و دوای نەفامێک لە جێشەکە عەلی بە مەسەلەکەی نەزانی وازانی هەرێشتا لە سەنگەری شەڕاماوە چوو شەهیدی کرد کەواتە ئەمانە نابنە پاساوی ئەوەی کە ئەو شتانەی دروستەکەی ناو مێژووی ئیسلامە کە ئەمانە حقیقەتێکی ویهان هەیە و ڕاستیشیان تێدایە حقەتێکیە بەس چۆنێتی لێکی چۆن لێکێ دەیتەوە چۆنێتی لێکدانەوەکەی ئەوە گرنگە کاکرام لە هەرێمی کوردستانیش بێگومان یعنی ئەم جۆرە ئێستا ئەم بەرنامانەی ئێمە کە قسەمان لەسەر مێژووی ئیسلام و مێژووی موسڵمانان کرد کۆمەڵێک یعنی بەرەنجامی هەبوو یەکێک لەوانە یعنی زۆر جار ڕۆشنبیرەکان و ئەوانەی بەناوی نووسەران و بواری ئەوانەی بە بواری ئەندازێک توێژەریش ئەکەونە ئەم جۆرە هەڵانەوە بەڵام ئێمە ئەبینین ئێوەش لە کوردستانە کۆمەڵێ کتێبتان نووسیوە و خەریک بوون بە هەندێک لەم توێژینەوەنەوە کە قسە لەسەر خلافەتی ئیسلامی و ئەوەی قسە لەسەر ئەنفالەکە و ئەی باسی کوردستانەکە لە ژێر نازانم سێبەری شمشێر و فتوحاتی ئیسلامی و ئەم جۆرە کێشانە و ئەم جۆرە کەرەستانە کە دروست کراوە لە ناو مێژووی ئیسلامە یعنی واقعی کوردستان پێویستی بەمەیەوە ئێوەش لەمەوە سەرچاوەتان کرۆ کە ئێمە دێین لە ڕووی تیۆری و قسە لە سەرەماکەین پێویستی بەوە هەیە کۆمەڵە بەرهەمگەلێکە بێت لە بەر چاوە بەردیدی خوێنەرا تاوەکو خوێنەر بزانێ ڕاستیەکان لەکوێوە بم ئەو ڕێگایی کە دروستەوە ئەوەی کە حەقیقەتەکانە بۆ خۆی بیبینێ و بیخوێنێتەوە حەزەکەم باسی ئێمە وەکو خەڵکانێک ئەهلی ئیسلامین و دڵسۆزین بە ئیسلام و ئیسلاممان قبولکەوە ئیسلام بەڕاستی ڕزگارکرد ئەزانین بۆ کێشەکانی دنیا و قۆناغەکانی قیامەت لە حیاتی هەموو ئینسانێکە لەوە ناترسین کەوا دراسات لەسەر ئیسلام بکرێ لە بێویژدانیە ترسین خەڵک با دراسە بکات لەسەر فکری ئیسلامی لەسەر قورئان لەسەر حەدیث لەسەر سیرەی پیان ساسم لەسەر سیرەی پاڵەوانەکان و قارەمانەکان لە ئیسلامە ڕوویانداوە لە خالیدەوە بیگرە هەتا ئەگاتە ئەم ئەخیر سەردەمی عوسمانیانە کێشەیەکمان نییە خەڵک دراسی لەسەرکە بەس بە ویژدانەوە یەکەم
لە ڕووی پێوەرەوە قسە لە گیرفان نێنێ لە ڕووی سەرچاوەوە شت بڵێ دوو یعنی ویژدانی ببێ لە بەرخاتری هەڵەیە کە سەرکردەیەکی ئیسلامی کردوێتی یا خەلیفەیەک کردوێتی یا میرێکی ئیسلامی لە شوێنەکە کرد یا عالمێک لە عولەما و فقه ناسەکان کردوانە ناکرێت ئەو ئینسانە حەزف بکرێت ئەو ئینسانە ئەمانە مەترسیان چییە لە ناو کۆمەڵگان بێویژدانیە کە توێڵی ئەم بێویژدانیە ئەوەیە ئەو جەمال و جوانی ئیسلام خەڵک ینی وای لەکە ناڕوا بەدەم ئیسلامەوە بێبەشە بێت لەو هەموو بەرە و بەرەکەتی کە لە ئیسلامایە دووهەم وای لێ کاتکەوە بکەوێتە محارەبەکردنی ئەم مجتەمع ئیسلامیە ئیتر لە یاخیبوون لە ماڵەکەی خۆیەوە دەست پێ کات تا یاخیبوون لە مجتەمەکە یاخیبوون لە عولەما و لە هەرچی کەوا ڕەبتی بە ئیسلام بێ هەرچی ڕەبتی بە ئیسلام ئەمانە کە دراسەکەن دراسە بۆ ڕەفزکردنی ئیسلامەکە نەک دراسە بۆ ناساندنی ئیسلام یان ئێستا کابرا ئەو میرفترۆسە کتێبێکی نووسیوە ئیسلام ناسی ئێمە ئیسلام ناسی نییە ئیسلام ناناسین ئەمە ئیسلام ڕەفز ئەکا بۆیە فعلا من کتێبێک لە وەڵامی ئەوان نووسیم برایە گوتی ئەمە نایبنێ ئیسلام ناسی یا ئیسلام نەناسی فعلا ئیسلام نەناسی ئەوە یعنی بۆ ناوی بنێ شێواندنی ئیسلام ئیسلام شێواندن یعنی کابرایەت دراسە سەر قورئانەکە بۆ ڕەفزکردنی قورئانە بۆ نییە کە بزانێ ئەرێ ئێمە معقولە یعنی ئیسلام شتێکی جوانیتیانە بێ سەرنج بەڵام کاری کرام لە ناو مێژووی ئیسلامیەوە لە ناو کەلەپور و ترادیسیۆنی ئیسلامیە بە درێژایی مێژوو وەکو باسیشمان کرد بە دوور و درێژی پێشتر یعنی ئەم جۆرە خەڵکانە هەبوو لە هەر ڕوانگەیەکەوە سەیری کردووە ئایا ئەگەر پەیامێک پەیامی حەقە پەیامی ڕاستی ینی ئەگەر خەڵک خۆی بیناسێ ئەمە هێندە ئەوە زەرری هەیە تۆ بێ لە بەرامبەراوە نووسینەکە هێشتێک پێم خۆشە تۆ توێژەرێ وەکو نووسەرێ یعنی مهمەی ئەو ئیشەی خۆت باسکەیت یعنی ئێمە کاکتۆر ئیشارەتێکی دا کە ئەو کەسەی کە قسەی ئەخوات کاتێکە لەسەر تاریخی ئیسلامی یا لەسەر ئیسلام ئەنووسێ کەسێکی شارەزا لە ئیسلام و دڵسۆز بەدین ئێستا ئێمە یعنی معقولە بزانین مووقیفی مەسا فەرەنسا و شۆرشی فەرەنسی و پەلامار و ئیمپریالیزمی فەرەنسی لە جەزائیرە بڕۆین لە ئەرشیفی فەرەنسا خۆی بیخوێنینەوە بڕۆین لە دەمی ناحەزەکانەوە بین تاریخی جەزائیر بخوێنەوە یا بە کەبمانێ باسی کورد بکەین و لە کورد تێ بکەین بڕۆین ئەرشیفی بەعس بخوێنینەوە بزانین کورد چیە و چۆنە و چۆن بووە یا مەسا حەد داگیرکەرێکی کە لەبەرەوە کەسێکی ناحەز ناتوانێت بە ویژدانەوە بنووسێ ئەمەی کەوا ئێمە لە ناو تاریخی ئیسلام ئەم تاریخە دوور و درێژە گەورە 1400 ساڵ لە هەرچی مستەوایەتە حرەکەی کردووە لە مستەوای پێشخستنی عیلمان دروستکردنی حەزارە دابینکردنی ئاشتی کۆمەڵایەتیە بەختەوەرکردنی مجتەمەعەکە و خێزانەکان و ئەفرادەکان پێشخستنی یعنی ئەو سەرچاوە گەورە لە قوانینە کەوا لە مؤتەمەری لاهای احتراف بۆ کراوەکەوە ئیسلام دەوڵەمەندترین سەرچاوەیە بۆ تەشریع و قوانین ئەوەی کە تۆ ینی ئەمە هەموو سرات عفۆن بوورە یعنی ئەمانە هیچی زەو ناخرێتە سەری یەن تەنیا تاریخی ئیسلامی تاریخی سیاسی ئیسلامی تەنیا زەو ئەخەنە سەرمە ئەویشی ناحیە سلبیەکانی ئەگی ناخۆ لە ناو تاریخی ئیسلامیشە بڕۆ ئەو نظام و سیستەمە سیاسی کە لە ئیسلام و بە درێژایی یعنی لە سەحابەوە بیگرە هەتا ئەگاتەوێت دامەزراوە یعنی جوانترین سیستەمە بۆ سیاستکردن هەم لە هەڵبژاردننی خەلیفە هەم لە دیاریکردنی شورا بە دەوریا هەم لە ئیلزامکردنی خەلیفە بەو قسەی ئەو شورای کە هین ئەکا هەم محاسبەکردنی خەلیفە بەڕای تۆ یعنی وروژاندنی ئەم باسانە و فرێدانە ناو فەزا و فەرهەنگی ڕۆشنبیری کوردستانەوە ئای سەرچاوەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئایا ئێمە هەرە بێت هەمیشە بەو چاوە لە بەرامبەر بڕوانەکە ڕخنەیەشی گربی خێنە ناو چوارچەوەیەکە و وێنەیەکی بۆ داتاشین و بڵین ئەمە دوژمنە و نەیارەیە شتیکە هەیە لە پشتی ئەمەوە ئایا واقعی ڕۆشنبیری کۆمەلگای کوردی پێویستی ئابم جۆرە نووسین و کتێبانە هەیە کە ئەوان ئەینووسنووە قسە لەسەرهی نەکرێ ئەو پرسیارە هەیە لە ناو خەڵکە تا ئەمان وەڵامەکەیان پێ بدەنەوە یعنی ئەگەر وردی بکەیتەوە ئەو دەوافع و فاکتەرانەی کە ئەم ئینسانانە واریەکە ئاوا بنووسن ئاوا سەیری ئیسلام بکەن ئاوا غەڵەت هەم فکرەکە بخوێنەوە هەم ئەحداس و تاریخەکە بخوێنەوە ئەو شتانەکە ڕوویاوە ئینسان ینی ئەکرێ بڵێ یەکەمیان سەبەکەی ئەوەیە کە ئەمانە خۆیان خراپ حاڵی بوون بۆ ئەوە خراپەی خوێندنەوە ممکنە جەهل بێ هەنێکیشی ممکنە نانێکی تایە بۆیان ئەگەر نەقد لە ئیسلام بکەن و لە تاریخی ئیسلامی بکەن نانێکیان دەست ئەکەوێ
یەکێکە نانێکیان ناتێ بە حرامی بێخەوەکەی نانێکی حەڵاڵ پیاکە باشترە. هەنێکیشی بۆ ئەوەیەکەوە هەست دەکەن بەوەی کەوا تەیاراتی ئیسلامی لە ناو عالەمی ئیسلامیە یا بڵێن لە منتیقی خۆمانە بەرەو گەشە و قووەت ئەڕوا و ناشیانێ ئەم تیارە قووەت پیا بکە لەبەرەوە لەبەر خاتی ڕاگررتنی زەحفی ئیسلامی ڕاگررتنی هەیمنە و هەژمون و فکری ئیسلامی و دینی ئیسلام و مەعایر و پێوەرەکانی ئیسلام وەلەو لاشەوە لەبەر خاتی نانێک کە دەستیانەکە و پیان وتراوە ئەبێ ئاوا بکەن و ئاوا بکەن ئامادەن ئابڕووی خۆیان ئەبن ئابڕووی مجتەمەعەکەیان ئەبن یان تۆ سێکە لە ناو هەر مەسەلەی با بڵین ترسناکی لەسەر مافی ئافرەت دەبڕۆ بزانە لە یعنی سەیری ئیحسایات و ئامار بکە بزانێ کێ زۆر ئینتیهاکەکە کێ زۆر مافی ئافرەت پێشێلەکە ئەمریکا یەکەمە بە دوایە یعنی 5-6 وڵات هەمووی یەکەم و دووەم و سێم و ئەمانەیە ئەوان باسی سلبیاتی مجتەمەعی خۆیان ناکەن باسی سلبیاتی تاریخی خۆیان ناکەن بەڵام ئێمە لەبەر یەکێک لەو دەوافعانە بەڕاستی سیرێکی کابرا ئامادەی حای مجتەمەعەکەی خۆیەبە لەبەر قەزەیەکی ئەمە ناوەندرێت تەشویهی مێژووی ئیسلامی و مێژووی مسلمانان هەر ئەوەیە تەشویه ئەوەیە یعنی کە تەرکیز هەر ئەسڵەن تەرکیزکردنە سەر تاریخی ئیسلامی و تەرکیز نەکێتە سەر تاریخی علم و تاریخی حەزارە و تاریخی ئەم هەموو تاریخە لە ئیسلامە ئەو خۆی بۆ خۆی پرسیار دروستەکە. بەڵا دکتۆر کەریم لەسەر دۆخی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و تێکەڵکردن و تەشویقکردنی مێژووی ئیسلام و مێژووی مسلمانان و ئەو نووسینانەی کە لە ناو کە ئەو بڵاوکراوانەی بە کتێبەوە بە چاپەمەنی ترەوە ئەنووسرێت لە هەرێمی کوردستانە تۆش هەمان ڕای مامۆسایی کرامەت پێ دوایە ئەمەش حەڵقەیەکی تری هاوحەڵقەیە لەو زنجیرەیە کە لە هەموو دنیا کە باس لەوە ئەکرێت کە ئەم مێژووە ئیش لەسەرەوەکە کە ئەم مێژووە تێکەڵ بکرێەوە ئەندازەیەک ئەم مێژووە بشێوێنرێ و بکرێ بە کەرەستەیەکی جیاوازتر و دەرخواردی خەڵک بدرێ تاوەکو بە خەڵک بڵێن ئەمە ڕاستیەکەیە نەک ئەوەی پێشوو کە باس کراوە. کەرە من 2010 ناملکەیەک نووسی بە ناوی پرۆسەی لە ئیسلامکردنی کورد پرۆسەی لە ئیسلامکردنی کورد تاوان هین نەبوو وەزارەتی ڕۆشنبیری تەبعی نەکرد ڕاستیەکەی لەبەرەوەی هەموو ئەو خاڵانەی کە چۆن ڕێ هەموو ڕێگاکان ئەچنەوە بانە تایە ئەسباتم کردووە کە هەرچی هەنگاو ئەنرێ لەم کوردستانە بۆ دوورخستنەوەی کووردە لە ئیسلام بۆ ئەوەی ئیسلام لەن ئەم ئیسلامە لە کورد داماڵن و ڕای ماڵن لەبەرەوە دای ببڕن بە تەواوەتی بۆ هیچ ڕێگریەک ئەکان لە ناو پرۆسەی ژیانکردن لە هەرێمی کوردستان بە هەموو پەلوپۆکانیەوە سیاسی ئیداری ئابووری کۆمەڵایەتی یعنی ئەمەم ڕێگەی بەچی گرتووە تا هەوڵی بە لە ئیسلامکردنی کوردکە لە ئیسلامکردنی کورد بەس میژوتم لە ئیسلامکردنی تۆگە جەوهەرەکەی مام بۆ خۆی مەسئلە ئێستا هەندێکی دەرەکی هەندێکی داخلیە ئەلمانیەت خۆ تزانی ئەلمانیەت ڕەفزی دینەکات و حرەکەیەکەیە سەدەی بیستەمە لە عالەمی عەرەبیە بوو بۆ دابڕینی عالەمی عەرەبی ملەتی عەرەب لە ئیسلام و منطقەی عەرەبی یەکران بانگەشە بۆ فینیقیەت لە لوبنان و بانگەشە بۆ فرعونیەت لە مصر و بانگەشە بۆ ئاشوریەت لە عێراق و بانگەشە بۆ تۆرانیەت لە تورکیا و بانگەشە بۆ هین لە ئێران و ئەیانوس بەو شێوەیە بۆ ساسانیت لێرە بەو شێوەیە یعنی ئەم ملەتانە لە مێژووی خۆیان داببڕن ئەمەی لە کوردستانە بەداخۆ ینی لە دوای پرۆسی ئازادیەوە بە تایبەت خۆی زیاتر لە دوای پرۆسی ئازادیەوە چڕ بۆتەوە حملەیەکی با بڵێن زۆر چڕ و پڕ هەیە بۆ ئەوەی بە هەر شێوازێک بووە ئەم ملەتە لە ئیسلامدا ببڕن وە سوود وەرەگرن لە تیشخستنە سەر لایەنە نەگەتیڤەکان مەسەلەن ئێمە من نمونە بۆ بێنەوە قەزەی داعش مەسەلەن قەزەی داعش چەند خواستیانەوە چەند خۆستیانەوە بۆی ئیسلام ناشین بکەن لە بەرچاوی خەڵکی حادسەیەک مەسەلەن کەسێکی ئیسلامی ئەکات یا زانایەک یار کەسێک ئەکات چۆن تعمیمیەکەن و چۆن فوی پیاکەن و پەرەی پێدەن و بڵاوەکەنەوە لەبەرەوە حملەیەکی پێ دوایە و حادیسانە بوورە پێ دوای و حادیسانە خەڵک وەکو ئەو وەریەگرێکە ئەمە لەسەر ئیسلام بکات ئێستا مەسەر بە کورتی من وەزانماوەی بەرنامەکەم چەند دقیق ڕووداوێک ڕوویدا لەم دوایانە مەسە یەکسەر هاتنە سەر تەلەڤیزیۆن وتیانەمە پێغەمبەری ئیسلام وای کردووە ئەلمەن ئەنەوە پێغەمبەری حاش ئەوەی زەینەب و هین یعنی
حادسێک لێرە وا بڵاوکرێتەوە کە کابرایەک ئافرەتێکی لە مێردەکە هەڵگەڕاندوێتەوە نەفرێک لەوەی کە مناقشەیە کردوتی ئەمە لە تاریخا بۆ پێغەمبەر وای کردووە ئایا پێغەمبەر زەینەبی لە زەید هەڵگەڕاندەوە يعني ئەمە تۆهمەتێکی زۆر گەورەیە لە پێغەمبەری خوا و لە مێژووی ئیسلامی و لە حەقیقەت ئەیکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم زەینەب من دراسەیەکم لەبەردەسا خۆشم لە وەڵامی پرسیارەکانە بە تەفسیلی نووسیومە دراسەیەکم لەبەردەسا لەسەر و ڕواتانەیە کە کراوە ئاەتەکە بە سەریحی یعنی ئەو قسەی کە درێتە ئەو تۆمەتێ درێتە پاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گوایە دڵی چوبێتە سەر زەینەب گریمان حتا گەر گریمان وابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵی چوبێت سەر زەینەب ئایا پێغەمبەر ئیشی کرد لەگەڵ زەینەبا ژێراوژێر بۆی تەلاقی خۆی لە زەید وەرگرێتەوە یا بەعەکسەوە زەید هەموو جارێت بۆ لای پێغەمبەر یا رسول الله مێ ژنەکەم تەلاقمە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی فەرموو ئەمسک عەلەیکە زەوجەک واتق الله لەخوا بترسە ژنەکە لای خۆ ڕابگرە پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە خۆی زەواجەکەی هین کردبوو تەرتیب کردبوو زۆر مەبەستی بۆ زەواجە نەجاحەت بێنێ بۆی لە بەردەم کەسوکاری ئافرەتەکە ئیحراج نەبێت و ناڕحەت نەبێ حتا خەو پێی گەیشت بوو هەندێک کەڵەن جبریل پێوتوانێت بە خەو پێی گەیشت بوو کە زەینەب بەبێ بە خێزانی تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاواتی ئەوە بوو ئەیشاردەوە بەڵکو خواست حتا سەرف نەزەری لێ چاوپۆشی لێ بکات حدەسە چیمان پێ لە خۆ ئەوە کۆمەڵێک مەزدەرەیە لە مێژووە باسیەکە کە ئەمە نمونەیە کە من ئاواتە خوازم یعنی بەرنامەیەکی تایبەت لەسەر مەوزوع بکرێت لەسەر ئەم تەوەری ئەم بەرنامانە کە تایبەتمان کردبوو بە مێژووی ئیسلام و مێژووی مسلمانان و ئەو شێوانانەی لە ناو مێژووە هەیە ئەمەوێ یەک دقە تێمێ هەرچەند ماوەی بەرنامەکەم کۆتایی یەک دقە کات تێمێگەر قسەی خۆت من زۆر بە زەرورەزان مێژووی ئیسلام مێژوویەکی زۆر پرشنگدارە مێژووی بەشەریەت ئەمانەی تەنانەت کە میساقی ئومەمی متحیدە و ئەو شتانیان داین کردووە کە من وتومە کام دەوڵەت بە ئێوە شانازی پێوەکەن بێنن مێژووی لە چاو مێژووی ئیسلامە بەراورد بکەین و ئەو مەبادیانەی کە بەرزیان کردوەوە بێن لە چاو مێژووی ئیسلامە بەراوردی بکەین بزانین مێژووی ئیسلام پرشنگدارترە یا ئەو مێژووی کە ئێوە شانەزی پێوەکەن کاگەکرام دقەیەکیش بە تۆی بەڵامێ بە پرسیارێک بیکەم ئایا لە بەرامبەردا نخبەی ڕۆشنبیری ئیسلامی و ئەوەی پێوتێت توێژەر لە بواری مێژووی ئیسلامیا ئەوەی بواری فکری ئیسلامی تا چەند لە بەرامبەری ئەو هەژمونەی کە ئێوە باسیەکەن لەسەر مێژووی ئیسلام مێژووی مسلمانان وەگوک سەردێ لە سەرەتاوە هێنامان و دوجار باسی نمونەی کوردستانە هێنا تا چەند لە ئاستی ئەوە نخبەیەکەیە کە بتوانێت وەڵامگۆی هەبێ بۆ ئەو باس و بابەتانە و ڕاستکردنەوەی ئەوانەی کە پێوتێ شێواندنی مێژووی ئیسلام و لە کەدارکردنی کەسایەتیە گرنگ و کاریگەرەکان لە ناو تاریخی ئیسلامی وڵی ینی خۆزگە نخبە ئیسلامیەکەش قەڵەم بەدەستە ئیسلامیەکانیش بیان توانێت لە مستەوای ئەو هێرش و پەلامارە بێویژدان و بێڕەحمانە کاکرێت سەر ئیسلام بوەسان پرۆژەی تیشک دروست کرا لە ڕاستیا فترەیەک توانی لە مدەی 8 ساڵە تقریبن توانی ئیش بکات و زۆربەی ئەو کتێبانە وەڵام باتەوە ئێساش نووسەر ئیسلام کاریگەری هەبوو کاریگەریکی بوو بە ینی لە مستەوای ئاستی پێویستە نەبوو لەبەرەوەی ئەو ئیمکاناتی کەوا پێویستە بۆ پرۆژەیەکی ئاوها بەرەنگار بوونەوە سرف بکرێ بۆ ئەوان نییە و ئێساکەش یعنی نووسەری ئیسلامی زۆر ئامادەی هەیە هەم وەکو حیواری تەلەڤیزیۆنی و کۆڕ و سیمینار و مناقەشات و منازەرات هەم وەکو کۆڕی ناو کافتریا و ناو باخەگشتەکان و ناو هۆڵەکان بیکە هەم وەکو نووسینیش زۆر کەسێ نووسینێکی زۆریشیەیە بەڵام ئەوەی کە وەساوە لە بەردەمێ نایڵێ بگاتە نەتیجە بەڕاستی ئیمکانات دوایین پرسیارە ببوورە پێ دوایە وەکو ئەو قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیان ێستا لە هەرێمی کوردستانی پیاتەیە پڕێ ئەمەش دیسان ئەم کایە فەرهەنگی و کایە فکری و مەسلەی تاریخی ڕاستکردنەوەی ئەم باس و بابەتانە ئەمانەش دیسان ضرورەتێکە کە تۆ بازەوە مەحافی لە گشتیەکانەکە کە پێویستە منازەرە و ڕوو بە ڕووبوونەوە باس و خواسە بە دڵنیایە زۆر پێویستە چونکە لە ڕاستیا وەکو هینێکی بنەمایەکی ماکسیە لە درۆبکە تا لە خەڵکە بێ واقع ئەم هەموو هێرشەکرێتە سەر ئیسلامەوە بە مقابل ئەگەر ڕەت نەدرێتەوە هەم لە ڕۆ تاریخێکەوە هەم لە ڕۆ عەقلێکەوە نەتوانی ڕەدیاوانە بێتەوە لە خەڵک دوایە بێتە واقعکە ئەمە فعلەن وایە یا ئەمە دیارە جوابی نییە ئێستا هەنێک کتێبەیە نووسراوە 20 لاپەڕێ یا 50 لاپەڕێ یا 100 لاپەڕێ کابراڵێ هەڵسن وەڵامی بنەوە کتێبەکە
دەی هەیە ئەتوانێت یعنی نووسری ئیسلامی الحەمدولله زۆر قەڵم بەدەستی بەهێز هەیە بەس ئەو ئیمکاناتی کەوا مەجلیسی کەنایسی عالەمی سەرفێکا بۆ ڕۆژنامە نووسانی تر بۆ خەڵکانی تر حیزبەکان سەرفی ئەەکەن خەڵکانی تری سەرمایەدا سەرفێکن ئاسەدانە زۆر سپاس بۆ بەرە ئیسلامەکە ئەوە نی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆسایی کرام کەریم توێژەر لە بواری ئیسلام ناسی دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە بواری فکری ئیسلامی سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو ماندوومان کرد بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیاتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میرەبانتان ئەسپێرم واتان لەگەڵ.